پرسی ئامادەسازیەکان و دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی کە وا بڕیارە لەم ساڵدا ئەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و هەروەها کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕێکارەکانی ئەم ئامادەسازیانە چەندی پێویستە و بەکوێ گەشتون و مەرجەکان بۆ کۆمیسیۆن چی دەبن ئەو کەسانی کە خۆیان کاندید دەکەن لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵاوەرتی کە بەڕێزیان سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمن. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. تا ئێستا دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تا ئێستا چۆن بەڕێوە دەچن؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میێرەبان سوپاس بۆ بەڕێستان و بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیدا دوای ئەوەی کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان وادەی دیاری کرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام تا ئێستا هیچ جوڵەیەک لەلایەن پەرلەمانی کوردستان و هێزە سیاسیەکانیش بەگشتی وەکو پێویست هەستی پێ ناکرێ. من پێم وایە ئەمە پێویستە هێزە سیاسیەکان لە دەرەوەی پەرلەمان ڕێک بکەون لەسەر هەموو هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن و هەموو ئەو پرس و بابەتانە. لە ڕاستیدا تا ئێستا هیچ وادەیەک بۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دیاری نەکراوە لەسەر پرسی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن. طبعاً ئەوە پرسێکی گەورە و گرنگی سیاسیە کە هۆکارێکیش بوو ڕێکرد نەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر ئەو بابەتە هۆکارێک بوو بۆ کاتەکەی درەنگ نییە بۆ دانیشتن و بۆ درێژکردنەوەی بڕیاردان لەسەر ئەم بابەتە لە نێو پەرلەمانە. بە تەئکید پێویستە بە زووترین کات لایەنە سیاسیەکانی کوردستان کۆبوونەوەی جددی بکەن لەسەر دروستکردنی تەفاهوم و سازانی نیشتیمانی لەسەر پرسی ئەنجامدانی هەڵبژاردن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن. بە تەئکید درەنگە چونکە کۆمیسیۆنیش ڕایگەیاندووە کە لە ماوەی 6 مانگدا ئەتوانن ئامادەکاری بکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. من پێم وایە خاوەخاویەکی زۆری پێوە دیارە لەلایەن هێزەکانەوە. مەفروزە کە بە زووترین کات ئەو هێزە سیاسیانە کۆ ببنەوە لەسەر کۆی پرس و بابەتەکان ڕێککەون، هەم لەسەر پشکی پێکهاتەنەتەوەیی و ئاینیەکان لە پەرلەمانی کوردستان و هەم لەسەر شێوازی ئەنجامدانی هەڵبژاردنی ناکۆکی چەند بازنە دەبێت. ئێستا ئێوە لە نێو پەرلەمان کە کۆبوونەوە ئەنجام دەدرێن دامانی پەرلەمان زیاتر لە هەر خەڵکێکی ئاسای ئاگداری وردەکاری ئەم بابەتانن. خاڵە ناکۆکەکان چی ماوە هەم بۆ هەموارکردنەوەی یاساکە هەم بۆ کۆمیسیۆنیش کە کاتی پێویستە کۆمیسیۆن بۆ دەستنیشانکردنی ئەندامان و سەرپەرشتیارانی سەرێکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن کێشە سەرەکیەکان چییە؟ خاڵی ناکۆک چییە ئێستا؟ لە ڕاستیدا خاڵە ناکۆچیە خاڵە هەرە ناکۆچی لە نێوان لایەنە سیاسیەکان بریتە لەوەی پشکی پێکاتە ئاینی و نەتەوەییەکان چۆن دەبێ، ئایا لەسەر تاسەری کوردستان دەنجیان پێ ئەدرێە هەر خۆیان دەنگ بۆ خۆیانە دەن پێکاتەکان، واتە تورکمان بۆ کاندیدی تورکمان و پێکاتەی کلدۆ ئاشووری بۆ کاندیدەکانی خۆیان یا لە سەر تاسەری کوردستان بۆیان دەچێ، یاخود فرەبازنەیی لەسەر مەسلەی فرەبازنەیی ئایا کوردستان چەند بازنە دەبێ. هەرچەندە جۆرێک لە تەفاهوم لە نێوان لایەنەکاندا دروست بووە، لە هەمان کاتیشدا لەسەر مەسلەی کۆمیسیۆنیش لە ڕاستیدا دوو کەس کە ئیستیقالەیان کردووە لە کۆمیسیۆن ئێستا لێژنەیەک پێکهێنراوە لە پەرلەمانی کوردستان بۆ جێگرەوەی بۆ وەرگرتنی CV بۆ جێگرەوەی ئەو دوو فەراغا لە کۆمیسیۆن. من قەناعەت دەکەم ئەو کێشانەی کە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان کێشەی زیاتر سیاسیە. حقیقت ئەمەش دۆخی ئێستای سیاسی هەرێمی کوردستان و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و بارودۆخی ناوچەکە بەگشتی و مەترسیەکان لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەوە دەخوازن کە هێزە سیاسیەکان بە زووترین کات لەسەر هەموو ئەو پرس و بابەتانە ڕێکەون، چونکە خۆتان نەزانن هەم فشاری ناوخۆیی هەیە و هەم فشاری نێودەوڵەتیش هەیە. دۆستانی گەلی کوردستان پێیان وایە کە
پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دۆخی سیاسی هەرێمی کوردستان لەوە زیاتر هەڵناگرێ هەڵبژاردن دوا بکەوێت کە ئەم ساڵیش بڕیار درراوە بکرێت لەوە گرنگتر لە دیاریکردنی ڕۆژەکە لەوە گرنگتر بەڕاستی بریتە لە ڕێکەوتنی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان ئەوەی من گوێبیست بوویمە لە ڕۆژی چوارشەممەدا هەردوو دەستگای هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی تر ئەکەن ئێمە ئومێد دەکەین ئەوان بتوانن بگەنە ڕێکەوتن و دوا بە دوای ئەوانیش هەموو لایەنە سیاسیەکان لەسەر ئاستی لوتکە کۆبوونەوەیەک بکەن و وەڕێک بکەون کۆبوونەوەیەک وادەیەک دیاری بکرێت بۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و ئەم شتە بە زووترین کات باشە دکتۆر باس لە شارێکە فشارە نێودەوڵەتیەکان کرد بۆی هەڵبژاردنێکی پاک و بێگارد لە کاتی خۆی و لەم ساڵدا لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێت ئاگدارین کاشەن جارێک لەسەر ئاستی نێودەوڵەتی هۆشداری داوە بە هەرێمی کورد دراوە بە هەرێمی کوردستان ئەم هۆشداریانە ئەم هەڵوێستەی لەسەر ئاستی نێودەوڵەتی هەبووە وای کردووە کە جۆرێک لە خێرا کارکردن هەبێت لەلایەن هەم حیزبەکانەوە هەم لە پەرلەمانەوە بۆ تێپەڕاندنی ئەم دانیشتنانی پەرلەمان و بۆ نزیکبوونەوەی حیزبەکان بۆ هەڵبژاردن بەدەر لەسەر ئاستی نێودەوڵەتی پێشگەلەیەکێتی و پارتی حیزبەکانی دیکە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن هەوڵەکانی ئەمان چێ بۆ فشار لە ڕاستیدا بەداخەوە من ئەڵێم ڕیزەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن پەرش و بڵاوە هەتا ئێستا هێزەکانی ئۆپۆزیسیۆن نەیانتوانیوە ڕیزەکانی یەک خۆیان یاخود پاکێجەکانی خۆیان یا پرۆژە و بەرنمەکانی خۆیان بۆ یاسای هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنیش بەڕاستی یەک بخەن ئەوەش گرفتێکی گەورەیە چونکە هێزەکانی ئۆپۆزیسیۆن من پێم وایە کە پێویست بوو کۆبوونەوە بکەن و هاوپەیمانیەتیەک دروستکەن و فشاری جدیتر بکەن لەسەر هێزەکانی دەسەڵات بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت و هەمواری یاساکەش لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت نەک لە بەرژەوەندی حیزبە سیاسیەکان ئەوەی گرفتی یارە گەورەی دروست کردووە لێرە هێزە سیاسیەکان لەسەر بەرژەوەندی خۆیان ململانێ دەکەن نەک لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان بەڕاستی ئەمەش کاریگەری خراپی هەبووە لە هەمان کاتیشدا بەڕاستی بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە ژێر چاودێرانی نەتەوەی گرتوەکان و نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڕاستی ئەمە کاریگەریەکی زۆر باشی ئەبێت و دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنیش بە تەکید لەم ساڵدا کاری فشارە نێودەوڵەتیەکان دۆستانی گەلی کورد کاریگەریەکی زۆر گەورەیە بوو بەس من ئاماژەم پێدا لەوە گرنگتر و کاریگەرتر بریتە لە ڕێکەوتنی هێزە سیاسیەکان کە تا ئێستا لەسەر ئەرزی واقع هیچ ڕێکەوتنێک نییە بەڕاستی و ئەو ڕێکەوتنش گرنگە بەڵام بەداخەوە ئیرادەیەک نییە نێتێک نییە لەلایەن هێزە سیاسیەکان من تێناگەم ئەو مەترسیانەی کە هەیە ئێستا کاتێک دادگایەک لە پاریسەوە بڕیارێک دەرەکات لەسەر چارە نووسی نەوتی هەرێمی کوردستان و ململانەکانی نێوان هەولێر و بەغدا و هەوڵەکانی بەغدا بۆ هەناردەکردنی نەوت تەنها لە ڕێگەی سۆمۆ و لە هەمان کاتیشدا ناوە دادگای فیدرالی عێراق بڕیارێک لە دژی هەرێمی کوردستان و لە دژی بەرپرسان و قوارەی سیاسی هەرێمی کوردستان دەرەکاوە ئەگەری هەیە لە داهاتوش ئەو جۆرە بڕیارانە دەربکرێت من پێم وایە هەموو ناڕزایەتیەکان لە نێو خۆی خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان و جەماوەر و بێزاری و نیگەرانیەکانی خەڵک ئەگەر ئەوانە نەبنەمای ئەوەی کە هێزە سیاسیەکان بە خۆیاندا بچنەوە فعلەن لە دۆخ لە هەستیاری دۆخی ئێستای هەرێمی کوردستان و قوارەی سیاسی هەرێمی کوردستان تێبگەن من پێم وایە هەرێمی کوردستان و قوارە سیاسیەکەی دەکەوێتە بەردەم هەڕەشە و مەترسی زۆر گەورە بۆیە من پێم وایە دەبی ئەو هێزە سیاسیانە ئەو لایەنە سیاسیانە بەدەسەڵاتیش و بەرەی ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی بتوانن لە ماوەیەکی قیاسی کەمدا بگەنە ڕێکەوتنێکی ڕیشەیی و ڕێکەوتنێکی ئەساسی بنسینەیی کە ببێتە بنەمایەک بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە 4 ساڵی ئایندە لە هەرێمی کوردستاندا دروست بکرێ و گۆڕانکاریەکی نەوعی ڕیشەیی لە نەمەت و لە پرۆسەی سیاسی و لە هەموو
ئەو کایە و سێکتەرانەدا دروست بێت کە هاوڵاتی چاوەڕوانی زۆر باشە 11 دەست نیشان کراوە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بە نزیکەوە ئێستا لە مانگی چوارەین بە نزیکە حەوت مانگمان لە بەردەستا ماوە بۆ ئەنجامدانیم هەڵبژاردنە هێشتا لایەنە سەرەکیەکان ڕێک نەکەوتن هێشتا کۆمیسیۆن کارانە کراوەتەوە هێشتا یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەم بابەت دوو بابەتە گرنگن وەکو خۆیان ماونێتەوە بەم حەوت مانگە دەیژوترێت کە بەلایانی کەمەوە 6 مانگیان پێویستە کۆمیسیۆن بۆ کاراکردنەوەی لە ماوەی ئەم حەوت مانگەیە کە ماوە ئەم کارانە تەواو دەبن و یعنی چاوەڕێ دەکرێت هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان جام بدرێ بە بڕوای من پێویستە تەواو ببن بەڵام بەو سارد و سوڕی و بەو با بڵێین خاویەی کە ئێستا هەستی پێ دەکرێت لە نێوان لایەنە سیاسیەکاندا زۆر سەختە ڕێکەوتن و لەو ماوەیەدا بتوانرێت کە ئەو کارە ئەنجام بدرێ بەڵام من پێم وایە لە هەموو ئەگەرەکاندا پێویستە هێزە سیاسیەکان ڕێکەون وەکو ئەو مەترسیەکەنەی کە ئاماژەم پێدا لە ڕابردوودا بە حەقیقەت ئەمانە پێویستە کاریگەریان هەبێ بەڵام دەبێ ئامادەکاری بکرێت چونکە ئەمە ڕێکەوتنی دەبێت لە دەرەوەی پەرلەمان لایەنە سیاسیەکان ڕێکەون پاشان پرۆژه یاساکە بێتە ناو پرۆژەی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بێتە ناو پەرلەمان ئەوجا گفتوگۆی دەوێ فراکسیۆنەکان گفتوگۆ بکەن لە نێوان خۆیاندا دیاریکردنی وادەیەک و بۆ کۆبوونەوە و ئینجا گفتوگۆکردنی لەسەری و دەرکردنی یاسایە بە تەکید هەموو ئەو شتانە کاتێکی زەمەنی قیاسی پێویستە بەڵام بەداخەوە تا ئێستا لەسەر ئەرزی واقع هیچ جۆرە ڕێکەوتنێک نییە و ئاماژەکان ینی جێگای نیگەرانین باشە دکتۆر دەمەوێت ئەم پرسیارە بکەمە دوا پرسیار سەوارەت بە مەرجەکان بۆ دەستنیشانکردنی ئەو کەسانەی کە دەیانەوێت بەوترێت کە لە ئێستادا دەرگای خۆپاڵاوتن کراوەتەوە بۆ کەسانی دەیانەوێت خۆیان بربژێر بکەن بۆ کۆمیسیۆنی سەرۆکایی دەستی سەرۆکایەتی کۆمیسیۆنی سەرپەرشتیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئەمێ بزانم مەرجەکان چین و ئەم ڕێکارانەکەی تەواو بێت لە نێو پەرلەمان بە بڕوای من ئەوانەی کە لە کۆمیسیۆن دەبن و پێویستە کەسانێک بن کە کەسانی بێلایەن بن و کەسانێک بن شارەزاییان هەبێت لە بواری هەڵبژاردن و لە بواری یاسا و کاریگەری حیزبە سیاسیەکانیان بەسەرەوە نەبێت چونکە ئەگەر ئەوانەی کۆمیسیۆن بەڕێوە ئەبن نوێنەرانی هێزە سیاسیەکان بن بە تەکید هەمیشە لە ڕابردوو ژوا بووە لە عێراقیش لە هەرێمی کوردستانیش دائیمە گومان دروستە بێت لەسەر پاکێتی و نەزاهەتی هەڵبژاردن یاخود دەستکاری نەکردنی دەنجی هاوڵاتیان دوجار ئەچێتە کۆمیسیۆن بە بڕوای من پێویستە کەسانێک بن بەڕاستی کەسانی بێلایەن بن کەسانی پسپۆڕ و شارەزا بن لە بواری خۆیاندا نەک نوێنەری حیزبە سیاسیەکان بن هەتا ئێستاش بەداخەوە عقلیەتی دیاریکردنی نوێنەرانی کۆمیسیۆن عقلیەتێکی حیزبیە پێم وانیە ئەوە لە بەرژەوەندی پرۆسەی سیاسی و لە بەرژەوەندی یەکلای بۆ تۆ تا ئێستاش کە دوو کورسی بۆ یەکێک لە پارتەکانە بڵێ بەبورە تێنەگەیشتم لە پرسیارەکە پرسییم کە ئێستا یەکلای بۆتەوە کە دوو کەس لەسەر پەرشتیارانی سەرەکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بۆ پارتێکی دیاری کراون کە دووبارە حیزبین ڕاستە آخر نیگەرانیەکان ئەوەیە لە ڕاستیدا هەم نیگەرایەتی هاوڵاتیان و هەم لایەنە سیاسیەکانیش ئەوەیە کە ئەبێ دابەشکاری حیزبی لە نێو دامەزراوەی کۆمیسیۆن کۆتایی پێبێ کەسانێک بن لە ژێر کاریگەری حیزب و لایەنە سیاسیەکان نەبن سزای ئەندامی ئەو هێزە سیاسیانە بن بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر وابێ بەڕاستی هەمیشە هاوڵاتی بەگومانە لەوەی کاتێک ئەڕوا بۆ سەر سندوقەکانی دەنگدان و نوێنەری خۆی هەڵئەبژێرێت دوجار دەستکاری دەنگەکانیان ناکرێت چونکە ئەمە کاریگەری زۆر خراپی سەلبی دەبێت لەسەر دەنگدەر لەسەر هاوڵاتیان کە دوجار دەنگەکانیان بڕواتەوە بۆ لای نوێنەری ئەو حیزبە سیاسیانەی کە خۆیان سەرپەرشتی هەڵبژاردنەکانەکەن بەگومانەوە هەر ئەوە کاریگەری کردوتە سەرەوەی کە هاوڵاتی بە حەماسەتەوە بە
گەرم و گوڕیەوە نەڕوا بۆ سەر سندوقەکانی دەنگدان و پێیوان نەبێت کە ئەو دەنگەی ئەمانەتە و پارێزرا و ئەگاتە شوێنی خۆی و وەکاری گەریشی دەبێ هەم لە ناو پەرلەمان و هەم بۆ حکوومەت و هەم لەسەر کۆی پرۆژە یاساکان و سیاست لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر پێتان وایە دوا پرسیاریشم لێ کردی بەس پێم خۆش ئەمەش ئەم پرسیاریش ئاراستە بکەم بگلیایەتم نەچێ پێتان وایە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان ئاستەنگی بۆ دروست نەبێت لەسەر ئەم بابەتە هەڵبژاردنیش و کاراکردنەوەی کۆمیسیۆن؟ من ومێت دەکەم ئاستەنگی بۆ دروست نەبێت چونکە پەرلەمان دامەزراوەیەکی نیشتیمانیە دامەزراوەیەکی نەتەوەییە پێویستە بەڕاستی هێزە سیاسیەکان ینی سەرۆکایەتی پەرلەمان ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکانیان وا لێ نەکا کە کۆبوونەوەکانی پەرلەمان دوا بخرێ کۆبوونەوە نەکرێ ئەنجام نەدرێ پێویستە بە بڕوای من سەرۆکایەتی دوای ئەوەی کە هێزە سیاسیەکان بتوانن بگەنە ڕێکەوتن لە زووترین کاتدا وادەیەک دیاری بک بۆ کۆبوونەوەی پەرلەمان و بخرێتە بەرنامەی کار و گفتوگۆی لەسەر بکرێت لە نێو پەرلەماندا چونکە بەڕاستی پەکخستنی پەرلەمان لەسەر پرس و بابەتە سیاسیەکان بە بڕوای من نە لە بەرژەوەندی خەڵکە و نە لە بەرژەوەندی هێزە سیاسیەکانی. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا وەرتی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ ئامادەبوون دکتۆر.